ئەو مافهوم سیاسەتانە ئەوەیە کە لە یاسای ڕۆژنامەنووسیا هەیە کە پێشەوەی دەستگیر بکرێ و تحقیقی لەگەڵا بکرێ بێ سەندیکا ئاگادار بکەیتەوە یان ئەو تاوانانەی کە پەیوەندیدارە بە بڵاوکردنەوە مامەڵەیەکی نەرمتری لەگەڵا کرێت لە ڕووی سزادانەوە کە سزای حەبس نەماوە بەڵام لە کۆمەڵێک ڕوویکەوە ئیمتیازاتی بەڵێن ئێمە کە قسە لەسەر ئیمتیازات و مافی ڕۆژنامەنووسی بکەین بێ بەراورد دەکەین لەگە وڵاتی کە بێگومان مافهوم ئیمتیازاتەکانی ڕۆژنامەنووسان لە وڵاتی ئێمە بەراورد ناکرێت لەگە وڵاتێکی پێشکەوتووی ئەوروپی بەڵام ئەگەر نزیک لە وڵاتی خۆمان بەراورد دەکەین وەکو عێراق دەبینین لە هەندێک ڕۆوە عێراق لە پێشووترە لە ڕووی مافهوم ئیمتیازاتەکانی ڕۆژنامەنووسان بۆ نمونە لە پێناسەی ڕۆژنامەنووسە مەرج نییە ئەو کەسە ئەندامی سەندیکا بێت لە عێراق لەناو پێناسەکە لەناو یاسای مافەکانی ڕۆژنامەنووسی داهاتووە 2011 دەرچۆ لە عێراقا وا پێناسەیەەکە کەچی لای ئێمە تاوەکو ئێستا بۆ ڕۆژنامەنووسی ئیمتیازێ بگرێتەوە ئەبێ ئەندامی سەندیکا بێت لە کاتێکە ئازادی ئەندامبوون لە سەندیکا ماوەیەکە چەسپێنراوە لە ڕێنمایە نێودەوڵەتیەکان و یاسا نێودەوڵەتیەکاندا ئەمە وەکو ئەندامبوون نییە لە سندیکای پارێزەران و پزیشکان ئەبەروی جۆرێک لە هینی سیاسیتیایە ئەو ئەندامونە لە ڕوویەکی دیکەوە بۆ نێبوونی دادگای تایبەتمەند لە عێراقا هەیە لە کوردستاندا نییە بۆ نمونە لە هەندێک ڕووی دیکەشەوە هەندێک ئیمتیازاتی دارایی مالی هەیە تایبەت بە خانەنشینی ڕۆژنامەنووسان ئەوەی عێراق باشترە لە هەرێمی کوردستان بەڵام ڕەنگیش بێت لە هەندێک خاڵی کەشە بەڵێ لەوانەیەشە لە هەندێک ڕووی دیکەشە لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە هەندێک خاڵ هەیە پێش ئەوان بین بەڵام لەو خاڵانەیە هیچ کە شیعارین پێش ئەوادی بۆ نینە ئێمە دەڵێن یاسای مافی دەستکەوتنی زانیاریمان هەیە بەغانیەتی ئەمە بە شیعارێکە 10 ساڵە دەرمان کردووە هیچ جێبەجێ نەکراوە بە پاساوی ئەوەی ڕێنایی بۆ دەرنەکراوە 10 ساڵ ئەنجومەنی وەزیران و کۆمسیۆنی مافی مرۆڤ نەتوانێت ڕێنایی بۆ ئاسان جێبەجێکردنی یاسایە دەرکا یعنی چی ولا هەمان کاتیشە مەسەلەی بڵێن خانەنشینی و کۆمەڵشتی دیکە کە لە هەرێمی کوردستاندا نیمانە بەڵام هەندێشتیشەیە لە هەرێمی کوردستان هەیە بۆ نمونە یاسای ڕۆژنامەگەری کە سزای حەبسکردنی ڕۆژنامەنووسی نێشتووە گۆڕێتی بەغرامە ئەمە هەنگاوێکی باشە لە عێراقا تا ئێستا و هەنگاویان نەناوە ئەگەرچی لە عێراقیشە هەوڵیان داوە بۆ سزای حەبسەکە جێبەجێ نەکەن بەسەر ڕۆژنامەنووس سزای غەڕامەکە جێبەجێکەن واتە یاساکەیان نەگۆڕیوە بەڵام سێرکردنیان بۆ ڕۆژنامەنووسان سێرکردنێکی لە ئاستی هەرێمی کوردستان و باشتریشە